رادیۆی گەڕیان دەنگی هونەرمەندان. خۆشەویستان، سڵاوی خوای گەورەتان لێبێ، سڵاوی ڕادیۆی میلی گەڕیان و هەموو ستافی ڕادیۆی میلی گەڕیانتان لێبێ. زۆر بە خۆشحاڵیەوە ئەم یەکشەمەیەش هاتینە خزمەتتان. داوای لێبوردنمان هەیە، قەرار بوو سەعات 2 داغڵ بین، بەڵام 2:20 دقیقەی ناکا، بە گەورەی خۆتان بمان بورن. من ئەمڕۆ جیاواز لە بەرنامەکانی تر دوو هونەرمەندی زۆر جوان و زۆر بەڕێز و زۆر ڕۆحسووک میوانی منن. یەکێکیان کاکە کاروانی نەی یەخوا بەخێر بێ، دەمێک شوێنم بینیوی زۆر بەخێر کاکە پەروەری دڵ و ڕۆح، تۆش زۆر بەخێر بێ. هەڵبەتە ئەمڕۆ ڕادیۆی میلی گەڕیانتان جوانتر کرد، ئەتوانم بڵێم گەورەتر کرد. یاخوا بەخێر بێم سەرسەرم. برای بەڕێز و خۆشەویستم کاکەڵۆی کەمانچەوە، کاکەڵۆ کە بوو بە عازب کەمانچە یەکەم ئیشی لەگەڵ منابوو، خۆ عافی کاخوالی خۆش بێ لەگەڵ مامەسا جەلا سەعیدە. یاخوا بەخێر بێ هەڵۆی گیان، زۆر زۆر سپاس دەکەم، ئەزیەتم مای بەڕاستی. برای بەڕێز و خۆشەویستم کاک جەزای سازیش ئەکرێ بڵێم بەڕێوبەرەکەمان ئەم ڕۆیش گەورەی کردم هاو نا بەڕێوبەرمانی براخۆ وەک ئەم لاولایتیان تۆ بەڕێزی وەڵا ماشەڵا ئەو نە جوانی تۆ نە باشی لەگەڵمان ئەتوانم بڵێم جاری وایە من تو ڕابم بەم هێورم ئەکاتەوە، ئەڵم جاران بەڕێوبەر وان نەبوو. یاخوا بەخێر بێ کاک جەزا، یەکەم بەرنامەیە بەشداری لەگەڵ مناکەی، زۆر زۆر خۆشحاڵ بووم گەورە کردم. کاکە بابانی جوان، کاکە بابانی گوڵ کە من قەرزاری تۆ شکا هەموو بەرنامەیە بەخۆ بەخش لەگەڵ منابوو، یاخوا بەخێر بین. کاک گورانی مسەوەر ئەوە تۆی لێ نەبی هیچم بۆ نایە من. کاکە دابان، کاکە ڕێباز، بانەخان، سپاستانەکەم، چاوتان ماجەکەم. خۆشەویستان، بەرنامەکەم کاک ئەحسان زیرەک ئەوە هەر لەبەرێ هەڵەسن، داوای لێبوردنی لێەکە. مامەسای گەورە، یاخوا بەخێر بی. مامەسا ئەمڕۆ هەڵبەت تەماشامانەکە، چاوی ماجەکەم گەورە کردم، یاخوا بەزیتر وەڵا داغڵیش یەکە بەرنامەکانی من جدیاتی تیانی وەی باشە فریشە بە ئارەزوی خۆمان کێشەمان نابێت. گەورە مەکە ئەگەر هەر کۆپلەیە گۆرانیشم پێشکەشکەی. تۆ بە ڕێزی ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو گەرمیان. خۆشەویستان، وەکو وتمان چاوتان لەسەر پەیجی فەرمی ڕادیۆی میلی گەڕیان لامە بن. کاکاروانیش لایفی کردوتەوە، دەپەروەرجیان تۆش بیکەرەوە بە من لای بەلەمێکە. من ئەمڕۆ یەک دوو بەسەر هات نەبێ هیچی تر باز ناکەم، لەبەرەوەی دوو بولبولم لایە بە کاکە ئەحسانی ژەوەش بولبولێکی گەورەی گەرمیان. ئەمڕۆ بە قسە سەرتان نایەشێنم، زۆربەی زۆری ئەیکەین بە گۆرانی. خاڵە کاروان چینە لایەکەم بەرهەمی تۆیان. من مشکلم نییە، هیچ حاضر نەکرد یەکسەر ڕێم یەکسەر بیڵێ کێشەمان نییە. تۆنمان یاڵا ئۆکێ زۆر باش.
بەرمانی ئەو نەبوو ئەشرف لا کارە نەمزانیە جینا شتێک مێنا لەگەڵ خۆما براخۆم هەر یەکسەر خەیاڵم ڕۆی یاخوا ئەو دەمە خۆش بێ زۆر بەخێر بیتەوە دەست و چاوی کاکە هەڵە و کاکە جۆزا و کاکە بابانیش خۆش دەستان ماجەکەم سپاسانەکەم باش با یەکسەر بشینە لای گۆرانی بۆ کاکە پەروەر ڕادیۆکەمان گەڕیانە بە قوربانە بم لە گەڕیان نەمان پارێزم جەلالی برام خۆش زانێ ئەم مووقع و کات و سەعات دوو سێ بەڕاستی گۆرانی وچ نییە کاتێتی کات وەڵ کاتێتی بەسەری خۆ ڕازەکە خۆتۆ مەشروبخۆرنی کاکە وەڵی من ئەو جەماعەتی دەباشانەکە سەرەوە پیان و تو مەڵە لە دوی ڕێکەوە چاوەڕێتانی چکا کاتی سەرمایە خەڵک زوو دانیشێ و زۆر ڕاتەوە دەنگی تو ئێوەمانان کات و ساتی بۆ نییە بەخوای گەورە خەڵک هەشتی بەیانی گوێتان لێ ئەوە بۆی بزانی با بچینە لای گەڕیانێکی تۆش بە قوربانە بم مقامان دەڵێی بابە جننا ومهيب وشيما وآهنقو بزمو رزمي سرشنات شيل ميكاوم يلا نيكاوم يلا نغمة يعودوا تاور يا ورا ربي دابت مان ويروم دبابي واري هاوار دبابي واري اسمع واصبغ ويروم بو خزمار ياري هاوار بو خزمار ياري هاي مارو زواني مرو بالنجار هاوار مرو بالنجار امنت كوشتو وغلدار بولارو لنجار هاوار بولارو لنجار
بۆ خاتری ئەو شخصی شارەزووری لای ماڵی کاروانەوە ئەو دەمە خۆش بێ ئەخوا بەخێر بیتەوە بەخوا برا قەت لە هیچ شوێنەکەم گۆرانی و لەگەڵ منانەوتوە دەمە خۆش بێ دەست خۆش بێ ناتەسم شتی پێ پێێتی برا پێێتی تەلەفێ مامۆستا دەستی ئەو سێ مامەسایش خۆش بێ ئازیزان و خۆشەویستان کاکە ئەم کۆڕەکە کردووە بە هین دەکرد خوا ئەو ڕقەمە 1970 470 52 64 ئەمایان ئاسیایە 1950 1920 35 ئەمایان کۆڕەکە جا پەیوەندیمان پێوە بکەن سپاسان نەکەین لایکی پەیجی ڕادیۆی میلی گەڕیانیش بکەن لای منی شۆ زۆر بە خۆشەویستان پێما بێ شێریەکەن بە قوربانتان بم کورە شێر و پڵنگیکەن ئامان بە قورعان منم دوودەن خۆشەم دەست ناکەوێتەوە کاوڕێ هاوڕێی هەمیشەییمان سڵاو لێ بێ و یاخوا لە خۆشیابی سڵاو دەبێ کاک جەلال گیان لە قەڵای کەرکووکەوە هەتا بەردەم قاپی گەڕیا داگەه بە قوربانی بابە گوڕگوڕ بم بە قوربانتان باشن بە خێراتن میوانەکانەکەم دەستیان خۆش بێ بە قوربانە بم سپاس بۆ کاروان یاخوا ئەو دەنگەی خۆش بێ چاو ماچەکەم دڵ و ڕۆحەکەم ئەو دەستە ئامە کاروان ئەگەر ئەو گۆرانی ساکەوتت بێ ئیقابوومان بلیتەوە تۆزێ مەمنونەبی ئەمەی کاڵێ بارمەکە ئاڕەڵا آخر دڵ ئەو مۆسیقیە جوانانە لێرن بەبێ بەسەر چاو کۆپلێک دەستیان خۆش بێ دەستیان بەڵام خۆش بێ ئەوەی زۆر خۆش بووە ئەزای بۆ پێتەڵەن دووبارێک و چونکە نامێ ئەو پیاوانە حەزیەت دەم مدیرەکەی لێبالێمان عادز نەبێت بەس ئەوەیە دوایەوەی کە تەلەفۆنەکەی داخستەوە بیڵێم بە قوربان نەیلی ها بەبانی ئەو چاوانم بزانی زۆر لە کاڵەکانی دەکەین هەر بار نەکا بە تەواوەتی نانە بار ناکا کاکە جەلالەوە من فەیسبوکێک مێ 5,000 یای فەیسبوکە قفڵ بووە 5,000 گەیشتە 5,000 بەڵێ دوای ئەلۆ ئاد یەکەم ئەلۆ شێری کەم زۆر سپاس دەکەین زۆر ئەوە گەورەی خۆتە سپاس دەکەین تەلەفۆنەکەم زۆر مەمنونم ئەزانم هاوڕێ هەمیشەی منی کاکە هاوڕێ گیان سڵاو لە قەڵاو منارە سڵاو لە بابە گوڕگوڕ ئەویان قەینا ئەوە تاگەمەلا دتما تێلایەکەکەمی تا پێڵەوە ئەو هاوڕێ شوکی دەکەم لە خزمەتام گەورە مەکەی وڵات دوێنش برادێکتان هەر هاتبوو بە تایبەتی بۆ لام حرمەتێکی تایبەتم لێگر منە هەر بەعام گەرمیانیم خۆشە وشکا زۆربەی ڕاوەکانم لە گەرمیانم من خزمەتکاریەوە هەر ئەم هەر ئیشێ کەرکووک من تاچێوە تاچەر منە کورە کەرکووک تاجی سەری ئێمە جا ئێمە بە کەرکووک نەبێن ئێمە بوونمان نییە کاک جەزای سازیش هەر هیوایەتی کەرکووکی و گەرمیانیەوە بۆی بزانی لەسەر قەڵاوە هەتا ئەویە قوربانی قەڵابم قوربانی چاوم زۆر سپاس دەکەم دام خەستی جا گۆرانەکە بێتەوە نەیدێتەوە تۆ پێوە یا ئێستا پێڵێ ما دەی لە دەورێ گەڕێ بە قوربان ئەو کۆپلەی بۆ بڵێ کورە من دڵی کەرکووکی ناشکێنم خۆزگەم بە ساڵایان بە ڕۆژگارە خۆزگەم بە ساڵایان بە ڕۆژگارایە لە یەک جانە بووین وەک گەڵەی دارایە لە یەک جانە بووین وەک گەڵەی دارایە کاڵێ بار مەکایە مەڕۆواوە بێیە کاڵێ بار مەکە چێمە ڕۆواوە بێیە هەوری و کۆڵوانە کاڵێ لێرەماوە دێ هەوری و کۆڵوانە کاڵێ لێرەماوە دێ یاخوا بەخێر بێتەوە داوا لە کاڵەکانی ژەکەین هەر بار نەکا لە شوێنی خۆی بێ دەسوودەمە خۆش بێ کاکە بەڵێن لە کۆیی سەربەرزەوە لە کۆیی جوانەوە السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاكا بەڵێ کاکە جەلاجان دەستخۆشی لێ ئەەکان بۆ ئەم هەفتەیە زۆر سپاس دەکەم بەڕێزی بە خراپنی میوانەکەشت دەکەم و نەرمەندی بەڕێز بە ناوی ئەوانیشەوە چاو ماجەکەم بەڕێزن دەستان خۆشەوە ئەم بەرنامەیە زۆر سپاس دەکەم چاو ماجەکەم کاکە بەڵەنجیە کاک جەلاج من لە ڕێی لایڤەوە ئاگداریەوە عیبی نییە یەک عیبی نییە زۆر باشە ئیشکالمان نییە شکر خۆ ئیشکال نییە نەخوا بە زیادێ سپاس بۆ خوا سپاس بۆخوا وەڵا ئەزانی چییە پەخشی ڕادیۆکەی ئێمە ئەوە کاکە جەزا خەریکە لینچێک پیا بکە لە زۆر شوێن نیمانە بەس سپاس بۆخوا بە بۆنی لایفەکەەوە کەرکووک و هەولێر و ئەو منتیقەی با بڵین
دەرەوەی ئەوروپا تاراوگا کوردی تاراوگا بەعام هەمویان ئەمان بینن ئەگەر لایفەکە نەبێ بەخوا پەخشی ڕادیۆکەمان من دوێنێ زۆر کەس ینی سایق تەکسیەکان لە جادەی پیرەمێرد وەسابووم هەمووی ئەی و چاچی کە منیش ئاوا مەکردوتم ئەخر دەرنیە بەقوربان بەچی چاچی تۆی قوربەسەر بە 3000 بۆ نمونە هینەکەی نەفرێکە بێ هەتا بەختیاری بە شەرەفمەوەی ئێمە 3 دەفتەری تێچێ ڕێز و حرمەتمەیە بۆ هەموو سایق تەکسیەکان داوای لێبردنیان لە یەکەم پشکەکەمان هەرماوە ئەرە کاک جەزاکەی ئێمە ماوێتی پێش سەری ساڵ جوتەتایەکەی ئەلانەکەین جا چ تایەکە هیندیە کاکە بەڵێن گیان لە خزمەتام چیت هەیە بۆ بەرنامەکەم والله هەر دەستخۆشی و ڕێز و سڵاوم هەیە بۆتان بەڵام بەرنامەکەتان زۆر بەرنامێکی جوان و ڕێکوتێکە بە ئێوە هەر پەرەشی پێ بدەیت ئەگەر وەکو خۆت و پەخش ڕادیۆکەت بڕوا بۆ ئەولا بڕوا بۆ شارەکانی تر بەرنامەکەت بەخەوەتر دەبێت پشتیوان بەخوای گەورەی شەڵات چاچێکین ناڵم بەخوا کاکجەزار لە هیمەتە خوا ئاگای لێ لە هەشتی بەیانی وەسەرەکا بە کۆشی خەڵکایەتایەوارە ئەدا قوڕی گورە ئەوە هەر گوڵەوە دایمە لە هیمەتا بووە نەک بۆ ڕادیۆکە بۆ هەر هەمومان کاکە بەڵێن گیان هەردوو چاو ماجەکەم تۆ بەڕێز من حیرانشی هەولێریتان پێشکەش ئەگەر کورد بێ مەمنونە بم تۆزە کورد بێ زۆر سپاس دەکەم باشەوە حیرانشی هەولێریە فول هەولێریە فەرموو بە ساقەوم هەروەی باب دەرێم حەیران حەیرانە حەیران حەیرانە حەیران لە مەنتیقەی قەراز و سەنگە فەرید هەروەی باب دەرێم حەیران حەیرانە حەیران حەیرانە حەیران لە مەنتیقەی قەراز و سەنگە فەرید وەڵا دەرێم دانێواران چەندە خۆشە زەردەی هەتاوێ دەدا لە بیتوێن و پشدەری وەڵا دەرێم دانێواران چەندە خۆشە زەردەی هەتاوێ دەدا لە بیتوێن و پشدەری بەراو یارم لەناو هەموو چیژان دیارە بۆ کراسە کوردێ و بۆ پشتێنەی بەفتیتی لە کەمەری کاتێکە دێتن هێزی جووتێ سێوانی دەدەری کوڕووکارێ گوندێ مەفەت پەدارانی لێدەن لەوبەری چونکە چیژەکی بێ فرت و فێرە کاکە قەت برن ناکە سەری وەڵا خەچینە لە بەرخاتنی دوو چاوی یارێ خۆخۆم حاضر دەکەم سەفەری وەڵا خەچینە لە بەرخاتنی دوو چاوی یارێ خۆخۆم حاضر دەکەم سەفەری بە خودای دەچمە مەکە و مەدینە سەفا و مەروایان دەکەم دەینم ئاوێ کەوسەری تا نازدار حەیرانەکەی من لە دەرد و بەرایان دووربی قەتقەتیش نەگری ژانە فەری ئای بەخێر بیتەوە دەمە خۆش بێ یاخوا بەخێر بیتەوە دەست و دەمە خۆشکاکە بەڵێن گیان ڕێز و ڕێزی بێپایانمان هەیە بۆ کۆی سەربەرز کۆی جوان هەر خۆشتان لە بەرزیان ڕێز و حرمەتمەیە بۆ هەر هەمویان کاکە کاروان جا خۆشەویستان وتمان 0 470 52 64 0 450 727 85 35 پەیوەندیمان پێوە بکەو لە خزمەتانین ئەچینە لای بەرهەمێکی تری مامە کاروان دوایش مەوزوعێک هەیە باسی یەکەم وا قوربانت بابزانم چی
يا رقم زكوى سوريك بيشتايا ڕەبی بەخێر بیتەوە یاخوا عمر بەقەر کێوەکەی سەیسایەغەها ئەو بەرەوە ئەمەە عمرێ درێژ یاخوا بەخێر بیتەوە فەخرێ پێوەکەم کە منیش هەر خەڵکی و دەڤەری پێنجۆنم لەگەڵ شارەزورە ئاوامان دەیات ئاوا قوربانە بن یاخوا بەخێر بیتەوە ئەو مەوزوعە هەڵەگرم بۆ دوای گۆرانێکی کاکپەروەر کاکە پەروەر کۆڵتان لێ نایم ئاها جای سەر مامەساژێنمە ڕیزەوە ێسەیە کورسی بۆێنم بۆ ئەوێتەوە پەلەم لێ مەکە بەسەری باوکم بەجاالی تیانە جا لای ئێمەکە و درگای داخرا چوونە دەرەوە نیە مامەسا مشکلەکەوەیە ینی جەکسە دەستمان پێ کرد و نەسڵاوێکم لەو خۆشەویستانە دا بڵێ دەیفەر نەوتم خۆ ئەیوانە بۆ قورعان من بەقەی دوو کەناڵەڵێ دوای 20 چەند دقا من ئەوێ سڵاو لە خۆشەویستان داوای لێبردنیان لێ بەڕاستی ئەوە بینەوە خۆشەویستان لە پشتی کۆنتترۆل ئاها لە خزمەتی ئەمان مایک چاکە ناگام لێدان خراپی تا لێ و مەزبوطەکەن کاکە کاکە دابان کاک ڕێباس خات و بانەخان بانەخانێز کاگورهانی جوانەوە چەند ساڵە ڕاستی هەموو ئەرشیفی من و هەموو هونەرمەندانی تاوی هونەرمەندانی لە جا ئەمڕۆ زۆر خۆشەوەم کاک ئەحسان زیرەک لێرە دانیشتووە و لە لایڤەکەشمان لە بەشێکا دەرچوو دوای حتمانە بێبێتەوە هەر دوای ئەم گۆرانیە کورسیەکە و خۆی بێتەوێەوە مامە پەروەری برامەوەی ترێکی دەنگە هەرە جوانەکان کاکە هەڵەوە ساڵانێکەر پێکەوەیشمان کردووە مامۆستا جەزای ترەوە هەر هەمومان قەرزاری کاک جەزای بەڕاستی
کاکە بابان یعنی یەکێکە لە ژەنیارە باشەکانی ئامێری زەرب بە تایبەتی ئەم زەربە کوردیە بەڕاستی بەم دوایانە جێگە پەنجەی دیارە من خۆشحاڵم ئەمڕۆ لەم پرۆگرامە لەگەڵ ئێوە بەشدارم زۆر سپاس ئێوارم بتوانین ئەمڕۆ قسمەتێکی ئەگەر بچووکی و خۆشەویستانەش بێ ڕادیۆکەی ئێوە بەڕاستی من لێرەشەوە بە هەموو هاوڕێیانی خۆم لە پەیجە کاڵم ڕادیۆ میلی گەڕیان لایکی پەیجەکە بکەن و ڕۆژانەی پێویستی بن لە زۆرێک لەو کەناڵانەی کە خزمەتی مۆسیقا و گۆرانی کوردی ناکەن و خزمەتی مۆسیقایەکی کاکەن کە هیچ بە گۆرانی مۆسیقای کوردی ناخوات زۆر باشتر نەک زۆر باشتر هەر خۆی ئەبێ وابێ بەڕاستی ئەمڕۆ زۆر کەناڵمانەیە بەڕاستی زۆر گۆرانی بێژمانەیە کە ئەسڵەن یانوێ مۆسیقا و گۆرانی کوردی بە شکلێکی کە بەلاڕێ یعنی تۆ بینی نەهیچ چێژە لە پرۆگرامەکە بینی لە مۆسیقاکە بینی هەستەکەی ئەم مۆسیقای کوردی نیە بەڕاست بەڵام پرۆگرامێکی ئەوە دانیشی وەکو شەوچەرەکانی جاران وایە وەکو دانیشتەکانی جاران ئێمە میلۆدیە کوردیەکان پێشکەشەکەین بەڕاستی ئەمە زۆر فەرقیە لەگەڵەوەی تۆ ڕۆی لە پرۆگرامێک دابنیشی کۆمەڵێک شت پێی کە ئیشی تۆ نیە ئیشی هونەرمەندیان ئێوەدارم قسەیەکم نەکرد بێ ڕاکو بێ بەڵام ئەوە حەقیقەتە بەڕاستی هەر قسەکانە هەر هەمووی لە شوێنی خۆیان بووش بە نەسیحەتێ بۆم من سپاسی تۆکەم ئێوە ڕادیۆی میلی گەڕیانتان فراوانتر کرد جوانتر کرد سەربەرزتان کردین کە قبوڵتان کرد بۆشم نیوە لە فەرموو کاک بێژەرنی برا. سەریکە ئێمەکو کەناڵەکانی تر تێ ناگەم ئایا ئەرچی هونەرمەند دایبن هونەرمەندی ناودە لێ خواردنی بێ حاضرەکانیکەم بە شێف من تاان هیچ کەناڵە ناکەم بەڕاستی ئێمە خۆخۆمان قسەکەم تر پێم بۆی جوان لە گۆرانی جوانەکان بێ بیلۆدە خامەکانە ئێمە کەناڵا حەزگەم زانین کارمان هەژدە کارمەندی خۆ بەخۆشیشەکە لە پێناوی لەبەروی لە ئێساڵم مناڵ لە پێناوی کوردستانە چوە ناگەینەمە کوردستان لە پێناوی ئارامکردنەوەی دڵ و دەرونی خەڵکی ئەم شارە هەموو دڵی گیرە و هەمووی بەبوونی کرۆنا و خەیران و قڕبەسەری و پێموچەی لەم کاتەوەڵمانە دڵی خەڵک خۆشکەین بەڕاستی سپاسیەوەکەم کە ئێوە شاوکارنەکەن ئاگە ئێوە نەبوو هیچمان پێ ناکرێت دەستی تۆش خۆش بە کاک جەزاگیان بەڕاستی خۆی ئەوەی کە کاک جەزا فەرمووی ڕێک تەواوە ئێمە هیچمان پێ ناکرێ بەبێ ئێوە و من سپاسی جەنابتان و هەرچی هونەرمەندە یکەم کە تەلەفۆنم بۆ هەچ کەس کردووە نەبووە توێتی بەسەر چاو من سپاسی هەمویانەکەم ئەوەشی کە بانگێشمان نەکردوون بە دڵنیاییەوە هەتا جلال گۆڵەی ئەم بەرنامەی هەبێ یەک گۆرانی بێژی لێ دەرناکەم و لە ڕێزی شا بەڕاستی من گۆرانی بێژبانکەم من نامەوێت بینەرمان زۆر بێ و بەڵام بەرنمەکانمان بەرنمەیەکی با بڵین ئەوە بێ من ئەمەوێ بەرنمەیەکی بەقوت بێ بەرنمەیە بێ کە لە ڕێزا بێ داوای لێ بردننی دەکەم خۆم من خۆم بەوە ناسراوم کە پیاوێکی پشقیاتیم و بەسەرهات و شت هینەکەم جا دوای ئەوە ئەوی تۆش بازەکەم نازانم کارە گیانەڵێ بەرشە دوێنێ دۆڕاوە والله حقها ئێستاونێ لێ با ئەوە فلوتیە چونکە لەگەڵ ئەو ریاڵم ئەدۆڕێ ئیتر نیە شل لە سەرشت بۆ مەنێرێ لە سەرشت تاک مەکاشت لە سەرشت ئیتر ئاڕەڵا شوێک لە شوێنە پێکەوە بنەڵی تەلەڤژێنەدانرا بووتی بە قورئان بە قورئان پەناهاتیدا شێتی کردم شێت چوار گۆڵی لەکراوە تاوانی من بە شەرەفم 15 جاریان بۆ نردوم کوڕێکی داما هەیە کامەر ڕێڵ دۆڕا هەموو مەسنجەرم بوو بەوە کاکە گیان با بچینە لای گۆرانێکی مامۆستای بەڕێز مامۆستا پەروەر لە جەوی کاروانیاندا
أنا نقيا وداومني داستن دعاء جانا داود بما خوشي بري فيه وفي طريقي قوسجي برأيام لا لم زارا كداود يرسي خوم من بردلايا وعارفة كداود يرسي خوم من بردلايا وعارفة وتيس بيني جرنا والله وتيس بيني جرنا اي والله خيني تو لبي اغرمو خوايا بمشيني تالبرم اي والله خافي يسيك امرمو هروت بروانا سيري خور ماكر سيري خور ماكر هروت بروانا سيري خور ماكر سيري خور ماكر سيري رقاكي تلوسان ماكر تلوسان ماكر اي ساقي داري سنقلم جاوي شرابي بركب يا غيمي اريبان لقو شي شاوي امان يا باندي دلقام يكا يكا مايكا تونا تماشا مايكا امان يا باندي دلقام يكا يكا مايكا اريتو خوا تماشا مايكا
دەمێنێ بۆ خاتری ئەو پێغەمبەرە حەق برا ڕۆکە خۆش بوو هەر نییە ئەمڕۆ زۆر تایبەت بوو تایبەتمەندیەکەیشی کاکە هەڵۆ تا مردم سپاس یەکەم چکا من پێم و سعات یەک لاین بە 12 ڕێک تەلەفۆنی بۆ کردم تی حازرم زۆر زۆر سپاس ناکاران تۆش عیب نەبوو هەر 7 دقەیە دواکەوتی قەی ناکە طبعا ئەمڕۆ یەک بەسەر هاتەیە باسی یەکەم تۆزە پەیوەندی بەم پیاوەوە هەیەەوە بۆیە پێم خۆش بووە گەر بیری بێتەوە کاکاروان کاک ڕەسوڵاوەرە ڕێزێکی تایبەتی هەبوو بۆ جەنابتان و بۆ هەموو ستافەکە مامی خۆشەویستم هونەرمەندی بەڕێز ئەویش 2 هەفتە لەمە پێش لێرە بوو کاک حەمە جەباریش هەر ڕێزی تایبەتی هەیە ئەڵە ڕادیۆکە بە تۆ جوانە من چاوی تۆ ماجەکەم چاوی تۆ جوانە ئێمەش ئەگەر ئێوە متابعەمان نەکەن و سەیرمان نەکەن ئێمەش هیچ نین چاو و ماجەکەم کاکە جەبار طبعا باسی زووتان بۆ کەم کاکاروان ڕۆژە لە بەردەمی بازاری مەجیبەگا بوو برادێکی لەگەڵا بوو وتی کاک جەلال وەڵاهی ئیشێکم بۆ دروست بووە ئەم پیاوە یەک ئیشی ئەم خسخانەی تەواریەکەی هەیە وت مەڵا خۆشم هەرە چم بەرەو ئەوێەوە دا ئەگەر عەزیەت نەبێ لەگەڵ خۆتابی بە وابزانام لەو مەنتقەی لای خۆیانەوە هاتبوو تی شارەزانیەوتم بەسەر ئەو جوتە چاو ئەگەر هەڵام نەکرد بێ لەگەڵ مامۆستا ئیبراهیمی زەڕ بابوو شتێکی وا بوو ئیشێکتان نەبوو بەڵێ ئەو کاتە لە مەولەوی بوو لە وەستای مەولەوی چووینە سەرەوە منیش ئەو کوڕێکی زۆر قسە خۆش بوو با بڵێن جا من ریوایەتم قسەی ئەو مەنتقەی لای خۆمانە شارەز بوو من هەموو قسە خۆشن باوک بەڵێ وەڵای تر چووینەش سەرەوە من خەسخانەکەم پیشان ناوتمەوە بۆ نەچم لەگەڵیان بۆیشم چی خۆمان کرد بە ژوورە تۆزە ئەوراق و مەوراقی دکتۆری پێ بوو من نەمزانیم برادرە هاتووە هەر بەجددی عەمەلیات و شتی بکەن کەسیشی لەگەڵان نییە ئەمانە نابمیشی دروست بوو لێ وڵات چوینە ژوورەوتەوە دختەرەکە لەکوایە تون کاکە تۆ دوای منکەوە حەقی نەبوو تیام چۆ بۆ ژووری ئەو نەکە چوین تەماشای کردی کاکە ما بێ نازۆری بۆ کرێت نازۆر سوکە عەمەلیاتێک وەرە وتی منە شتانە نازانم بەراتەوە بێ هینی کە و وەرەوتم نازۆر زۆر ناڕەحەتە سۆندەیەکە کە نەخوارەوە بە قوڕ تاوتی کێشەی نییە حەزەکات بە چەقۆ وتم براوەڵا لەسەر کورسیەدایان منجم زانی وەستم بەلایەوە دکتۆرەکان دەمامچیان کرد وتیان فەرمووتەوە بۆ دەرەوە بەس ئیمزامان بۆ کەوت مەڵای کاک خۆم لەم پیاوە ناناسم ئیمزای چی تێگەی من برادرە تەسلیمی منی کردووە خەسخانەکەی پیشان بم کۆرە وتیان تۆرە ئیمزای کە بابەی تۆ چیەکەی کۆرە بەرای تۆ ئیمزای کە حەقی نەبێ لەسەر من ئەوتم ئەگەر مردی خۆ دوای من نەکوژن وەڵای ئیمزاکەم بۆ کرد و هاتمە دەرەوە زۆری پێچوو منیش هەر ئەوە ئەچوومە دەرەوە جگەرەیەکمە خواردووە هاتمەوە ژوورۆ کاتێکم زانی دکتۆرەکان لەسەر عەرەبانە هێنایەنە دەرەوە تێگەی من نەمزانی بەنجە چوزانم وتیان کاکەوەی تر تەواو بووە ئەوانیش خوا ماڵیان ناوەکە نەیان و بیبە بۆ قاوشە یا بۆ شتێ منیش دەستی عەرەبانەکە بە دەستمەوە بوو بە تەلەفۆنمە کرد ئاها سەرخوا جا بە گۆرانیەوە هاتە دەرەوە تابعاان هەرچی ئەو خەسخانەیە بوو سەیری منەوە کوڕەیە کرد هاتبووە دەرەوەی شوەکەی لە ئاکە تۆ پیگە دەوریان داگە قشقەڕە کۆرەتم کاکەی هاوار نێ بڕیەوە ئاها هین هەیە شوێنی عەرەبانەکە سەرەوە خوارەکە منیش خەیاڵم ڕۆی لەگەڵ عەرەبانەکەم بەدەستەوە بوو ئاوام کرد نەما بە چەپڵە لەیان لانسی وەرگرت بوو بۆ حەوشەکە 2 نەفەر ڕایە کرد بە دوایە خواوەکی لە هەر بووم بە پەنگ بەدەستیەوە کاکە ئەموتە لە شوێنەکە دانیشە برا ئەوە قاوشە ئەوە شتە ئەی وشتی وان نییە برا منە ڕۆمەوە کۆرە ئەخر ناتوانی هەر بەجددی بەنجیان کرد بوو ئیتر خۆشترین دوژمنە تۆ برا گەورەی کورە تۆ لەوە زیاتر قابلە تابان ئەو ڕۆژەم من خۆشترین ڕۆژم بوو لەبەر ئەوەی هەرچی ئەو خەسخانەی بوو سەری ئەو کوڕەیە کرد کە ئاوای بۆ کرد لە پڕەوی بۆ چۆپڵە لێ ناویتم مردوو نەبرێ خۆشنم لێناوە چەپڵی چی لێ تۆ بەنجی جا هەر لەسەر ئەو خەسەخانەیە برای بەڕێز و خۆشەویستم کاگاراز ڕەباتی باو کە ڕۆ نەکەم کە بینم لێ ترسم کۆڵم لێ بە خوا ماڵی کاولکە شوین خوێن ببەخشین وابزان کاک جەزا شەڕی داعش بوو شوین بۆ بەخشینی خوێنەکە بەڵێ من و حەمەکر ماشانی و ئەو بوو چاوی کاکە حەمەش مازە کرد وەڵا خۆمان کرد بە ژوورا دکتۆرێکی ئافرەدا و ئاوا سەیری هەردووپانی کرد ئەوە نییە ئەمانم بینیوە زەلام نییە گوێ لەو بەرنامەی من نەگرتبوو وەڵام منیش قۆڵم بۆ هەڵماڵی شوێنەکەی لێگرتم و ئاوا ئاراز پەلەم مەکرد با بلووسەکەم هەڵ بەمەوە ئاوا دەرزیەکەی پیا کردوتی بۆ قورئانە کاگەراز بە تۆ بێ بڕوا ناکەم خوێنی تۆ بۆ کەس بێ کاک جەلال وا ئەڵێ کاک جەلال ئەڵێ خوێنەکەی وایە تەبعاً ئاراز کە ئیگرێ یەکسەر من هەستی پێ یەکەم یەکسەر گرتی برۆی ئاوا لێ کرد وتی لەسەر بتڵەکەی ئەویش بنووسە ئەم خوێنە نەینێرن بۆ پێشمەرگە ئەمە بۆ مەغۆلە بێ ڕێز
یەکسەر گرتی لاچۆ تۆ خوێنم لێ مەگرە ئەوەرە کاک دکتۆر بەی من لەمە زیاتر ئەمڕۆ ناڵێم کاک ئەحسان گەورەم مامەسا بەخێر سەر هەڵمی چاوم باش گەورە کردین داغڵ بە بە ئارەزووی خۆ ئاها گریمان کاکە عیدمیلادی منە لە ماڵی ئەمن کاک ئەحمە خۆشناوەتی لە هەولێرەوە بە قوربانە بم شەهاب گیان بەخوا من قەرزاری تۆ سڵاوی خوا لە جەنابیش کاکە ئەحمە گیان بە قوربانە بم کاک ئەحمە گیان تۆ باشی زۆر سپاس بە ناوی هەر هەمیانەوە سڵاوێکی تایبەتیش بۆ میوانی بەڕێزت مدیری هەمومان گەزای خۆشەوی ئەوە چاپکە گوڵە ئەت شەپکە گوڵی بەرنامەکەی من بوو ئەمڕۆ بەسەڵایی تێبینیە کاروان لە کاتی قسەکردنیان گۆرانیەکان زۆر جار لەگەڵ زولەی ئاگای لە مایکەکە نامێنێت ساوتی قەتع دەبێت کاروانجیان ئەڵێ لە پاسا دانیشتووە بە قوربانم کاکە ئەحمەد گیان هەردوو چاو ئەوە مەوزوعەکەم بۆ باس کردووی شەو نامە بۆ ناردم وتە یەک شت بەسەرێکەوە شتێکی باشم بۆ این کردووی لە خزمەت هابم کاک ئەحمەد گیان تۆ برای منی دەست و چاوە خۆش بێت گیان هەم خۆت ئیمڕۆ لاوازی باشە قەڵەونی ئەو برا بەڕێزەش نازانم شەوچمە ناوخۆی بووکەکەی وێنەیەکم دەرهێنا بۆ دیزاینەکەی زۆر لاواز ئێستا قەڵە بووە ئەمەیان وەرجاف ئەمە پێڵم لە دوای گەعدە قەلمەخۆ بۆ خاتری ئەو خواسەعایەکی شەو ئەیاوە زۆر سپاس گرنگەوەی من زەعیف بماوە من سپاسی تۆکەم بۆ ئەو هەموو شتە جوانانە و کە بە خۆ بەخش لەگەڵ ئێمەی هیوادارم هەر بەردەوام بی ڕێزی تایبەتی شمەیە بۆ هەرچی هەولێری هەیە یعنی ئەو هەولێریانەی کە لە دەرەوەی هەولێریشن باش مامەسا زۆر بەخێر بی ئەو چاوانە ماجەکە یعنی تۆ بۆ تەعزیە بۆ یەکەم ڕۆژ ناچی چلەکەی قوربانە
بە قوربانی هەموو گەرمیان و پایتەختی گەرمیان و ئەو قڕگە نەجوڵی بە قوربان ناڵم ڕووی نەجوڵی بە قورب جایەک شتیشە پێ بڵم بەرە هەر تەواوی ناکەم تا حەوت با بڕوا کەس نەڵێنیشمێ گاعدا و شت ناخۆ کۆرە هەمووی چاوی نێمانە براخۆ کابرای سەحەب گاعدە کێشەی نییە باشە دە تۆ پەلەم لێمە خۆ هێشتا من کاتەکەی خۆم من لێ دەرچوم تۆ گوێگرە جەبارەڵە لە بەریتانیاوە هەتا سلێمانی ڕێزی تایبەتیم هەیە بۆی هەمووتان قوربانە بم کاکە حەمەجیان چاوێمەی خاڵە کاروان با یەکسەر بچینە لای تۆ گۆرانیەکەم بۆ من تەواو یەک وشە ناڵێ شەوی بەفرەکەشە جێڕینەوە باش ئەوە شتێکی بۆ برادرێک لە دوکانی من حەماسەکە چی بێ باشە وڵی خۆزگە زاوای منە نەتاوان هیچی بۆ نەما یەکنەوە چوون لەگە کاروانە یەک مریەم سابلاقی و هەر کێک وتی تخواژنێ ناوێ خوشکی زۆر خبری مردوو بە زاوای منەوەتە وەڵڵاهی کاکە وازم تووشە جا ئاخر خۆ وەڵڵاهی خۆ شتێکی باشی نەوت تۆچکا زاوە ژنبرا یەک کێشەی بەسی دروست بێتەوە تر ساڵە قسە ناکەن شتێکی تری بوو تا باش حەزی لە شەمشاڵەکە کاکە با بچینە لای خۆ
خاتوی 44,000 قورعان دەست خۆش بێت دەمە خۆش بێت دەست بۆ ئەمە دەمیش بۆ گۆرانی یاخوا دەمە خۆش بێ زۆر زۆر سپاسی ئەم سێ مامۆستایەژەکەم بەڵام بە چینە لای گۆرانێکی مامۆسافەروەر و ئەمجا یەک گۆرانی سێقۆڵیم بە دڵی خۆتانەها چۆن لەبار بێ بە قوربانتان ناڵم عیدمیلادی خۆمە نه ئەوێت و پاسکی لە نایەوە بەکرێ باسی دەقە بۆ من مەکە ماڵاوە کێوە قسەیە من تۆم بەردەست ناکەوێتەوە کاکە کۆڵ بە تخوا کاکاروان هيدا ديدا 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 هيدا ديدا ديدا جانا دردي دوري زور جرانا دردي دوري زور جرانا البراء يزرعون بس عيدا جند وكو پروانه سوتم دل وكو پروانه سوتم چاوکم سوتم بس هيدا 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 هر قولم بنا ياردي بديل ساير قولم بنا ياردي بديل ساير نوق ببايكشي ببير داير هنا وق ببايكشي ببير داير شاور شكايا مغيري لو ألكايا مغيري شاور شكايا مغيري لو ألكايا مغيري نردو مبويودي شدو براو هوري هاي نردو مبويودي بارو شدو هوري
يباياري أو كراس الراياش كردت يباياري أو كراس الراياش زنار وبيج وأون خويوش زنار وبيج وأون خويوش ساور شكايا منيري لو الله كايا منيري ساور شكايا منيري لو الله كايا منيري نردو مبويوش أنا نردو مبويوش شدو براو هوني یاخوا دەست خۆش بێ گۆرانیکی زۆر خۆشی تایبەتمەند و فۆلکلۆر بوو. بە قوربانتان بم جارە سێقۆڵیەکم بۆ داکوتن بەس بتاندین ڕێکەون بزان چی خۆشە. دوای الله جا ئەوە ئەزانی بۆ چی خۆشە چی لە تۆ هین کە بیکە بە شتێکی تر فاطمه شلون بيتها حسن ماشي بسر سامي لسالك كي بلني قنجي وسام بسر سامي لسالك كي بلني قنجي وسام شريتي عمري راب اللوم وكو خون يتبرشاوم أمان 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 علي فات موجه فغضب على وكل بقرية فاطمة وياك فغضب الدوبايا وكل بقرية أي هاي عواري سريعا والي ماشي أي هاي عواري سريعا والي ماشي
كستان من شلاشينا فاتموشي كستان من شلاشينا ودمردوم زابهر برواهينا ودمردوم زابهر برواهينا يا أي حيوان درت يا جاني شيرين فاطمة جاية يا أخويا مريضي نبيني لبلود فيا كذا أي ويجرق مراوي لبلود فيا كذا أي ويجرق مراوي سيدي توشال برد بركاب ملاوي كيجا مروج وياني سيسر لخياني باقي حاسر خيالي سلا خاوي اسمر بزانا شمناوي هسلا خاوي زواني بزانا شمناوي لقرني زرد زواني دوما شمناوي شيشي ماروز وياني توي آرامي وياني بهل برجي يعني لباغي خانم وي وي تعتني دارا لباغي خانم جواني تعتني دارا كرش كيراب بمرب خلقي شنارا كيجي ما رجعاني توي عرب جمالي سيغير لها يا أخوة بخير بينوا يا أخوة بخير بينوا هزار جار بخير بينوا خیالم روشته بود
کە تاوەکەن کارەسات جا خۆ زۆربەی حادیسەکان خەتایەمانی تایە با پێ ئەزانین چی کاک جەزا بڕوابکار کابرا لە ڕێی مەعەدەلە ئەم سێ پیاوە بۆ نمونەم بەرنامەیە لێبا بە قورئان من بنی ژاگام لە خۆم نامێنێ لایەتە سەر خۆڵەکە وەڵە گەڕێڵن وە کابرا سایەقی نەزانی وەڵا خەتایەمانە کاجە لە پێش بەرنامەکە بۆ کاگەستانم جێڕایەوە من و کاگوران داوت کراون بۆ شەکرا خواردنەوە براکەی کاگجەما جەما شەریف بۆ شەکرا خواردنەوە چوون بۆ هەڵی کوردۆنیە گۆرانیش کاگەحسانمان لە قەتار و قاوکەرێ هەردووکمان دەسەڵمان دەرێنان کە دابەزین چاومان سووسر بۆ نەگیرێ بۆ تەعزیاتنێ بۆ یاخوا ئەو دەمەتان خۆش بە کاکاروان ئەمەی ئاوا لێ کردم لا قەبەرگەی پێوە نێشت مەڵێ بەرنامی تەلەڤیزۆنی مێ باش سڵحمان کردووە تێگەیشتم کاکە زۆربەی نووسیویانە ئەو سێ پیاوە بە ڕێزە بە ئەو سێ مامۆستایە ئەو سێ ئوستازە گۆرانێکی شادمان پێشکەش بکەن دواییش خاوێک ویتر یەی نەفلیقاندنی هەنگەکە بڕۆ بەخێران گۆرانی شاد دەڵێن و یاڵا کۆتا ئۆکەی ئەی ئاخر مقامێری خۆی ئێستا گەرمەی ئەوەیە بە قورئان ئێستا کابرا شانی دایەوە لە دەباشانەوە دانیشتەوە بە دیارمانەوە یاوی چابە مەقامێک بڵێن و دوایی بکەینە بەستەیە دوایی ئەگەر بیشی کەن بە شاد هەر مەمنوو نەبم بەس هەر سێختان دایکتن مقامەکە بە قوربانتان تر دوایی کەین بە شاد و شتێکی لێ یەکەی